بەڵێم کاتتان باش و ماندوونە بن هاوڕێیان بەخێر بێنەوە سەر و سەر چاوم دەست بە لایفێکی نوێ دەکەین و ئەو لایفە زۆر تایبەت دەبێ تکایە لە قیسخۆتانی مەدەن و زۆر بیرەوەری مێژویی گرنگی لە ناودایە کە بە ڕۆژی ئەمڕۆمان دەچن و ئەنجامی ئەوە بەرە و کوێمان دەبا بەرە و چێمان نابا لێرەدا باسی دەکەین بەگشتی ئەو بەرنمەیەکی تایبەت دەبێت تکایە لە ئێستاوە ئەو هەوڕیانەی لەسەر خەتن سەرەتا شتێک بنووسن پاشانیش چرکە لەسەر زەنگۆڵەکە بکەن چونکە ئەو بەرنمەیەم لە پڕەوە سازکرد پێشتر ئاگدارم نەکردبوونەوە دەزانم بەهۆی هەڵ و سەختی هەڵ و مەرجی ژیان ناتوانم لە کاتی دیاریکراودا بەرنامە ساز بکەم بۆیە لەسەر ئەو بەرنمەیەدا زەنگۆڵێک هەیە لەسەر کەناڵەکەمدا زەنگۆڵێک هەیە تکایە زەنگۆڵەکە لێ بدەن باس لە شتی نایاب و شتی تایبەت دەکەین کە پەیوەندیان یعنی ئەتوانین پردێک دروست بکەین لە نێوان ئێستا و مێژووی 70 ساڵ بەر لە ئێستا تکایە هەوڵ بدەن شێری بکەن بڵایی بکەنەوە ئەو هاوڕیانەی کاتاوە کوێستا سوبسکرایب نین تکایە سوبسکرایبی بکەن سەرەتا دەمەوێ منیش پرسە و سەرخۆشی خۆم بەهۆی شەهید بوونی 6 پێشمەرگە و برینداربوونی نزیکەی 30 پێشمەرگەی بێ تاوان لە خانەوادەی شەهید بووەکان و بریندارەکان بکەم و ئیتر ئەمە کۆمەڵێک بابەتمان پێ دەڵێ لەلایەک بابەتێکی هەستیاری و عاتفی لە ئارادایە کۆمەڵێک پێشمەرگە کە هاوزمانی تۆن هاوڕەگەزی تۆن و بێ تاوانن ژیان لە دەست ئەدەن بەڵام لە لایەکی دیکەش بەڕاستی دەبێ ئارام بین دەبێ ئاگدار بین لە شەڕە گەورەکاندا بچووکەکان ناتوانن بە ئارەزوی خۆیان چیان ویست بیڵێ ئەمە زۆر گرنگە لە شەڕە گەورەکاندا تەماشای مێژووی جەنگی جیهانی بکەن ئەو وڵاتانەی کە ویستویانە بێلایەن بن بۆ نمونە ئەو وڵاتی من لی دەژین بەلجیکا دەیویست بێلایەن بێ چی بەسەر هات ئیتر پاشایەکەی کرایە کۆیلە لە ئەڵمانیا حکوومەتەکەی کرایە کۆیلە لە بەریتانیا خەڵکەکەشی ئاوارە بوون چونکە ناکرێ لەو جەنگانەدا ئەگەر ویستت بێلایەن بی دەبێ بەڕاستی بێلایەنیەکە پیشەی دەوێت پیشە و توانایەکی زۆری دەوێت کە بێلایەن بی ئێران هێزێکی زۆر گەورەیە ئەمریکا و ئیسرائیلیش دوو هێزی زۆر گەورە و زل و زەبەلاحن و ئێران ئەتوانێ زیانێکی کەم بە ئیسرائیل و ئەمریکا بگەنێ بەڵام ئەتوانێت زیانێکی زۆر تا ئاستی سڕینەوە بە ئێمە بگەینێ تەماشاکە ئیمارات یەک لە ئیمارات سعودیا قەتار بەحرین کوێیت ئەمانە دەوڵەتی زۆر بەهێز و دەوڵەمەندن زۆر بەهێز و دەوڵەمەندن بە پارە ئەتوانن نیوەی دنیا بکڕن بەڵام بزانە ئێران چی بەسەرهێناون کەواتە ئێمە ڕاستە ئەڵێن بێلایەنین ئێمە بەشێکنین لەو شەڕە بەڵام تەماشای مێدیای کوردی بکە ئایا مێدیای کوردی بێلایەنە من مێدیای کوردی بێلایەن نابینم من مێدیای کوردی بێلایەن نابینم و بێلایەن نەبوونی مێدیای کوردی یەک لە هۆکارە سەرچیەکانە لە پێناوی دوولایەک لە پێناوی ڕازیکردنی بینەر لە پێناوی گەرمکردنی مێدیاکانیاندا ئیتر ئەوان دەبنە هۆکاری ئەم جۆرە ڕووداوانە ئەو ڕووداوە بە هەر شێوەیەک بێ ڕووداوێکی نەفرەت لێکراوە ڕووداوێکی نەحەقانەیە ئیتر هیوای چاکبوونەوە بۆ پێشمەرگە بریندارەکان دەخوازم دووبارە سەرخۆشی لە بنەماڵەی پێشمەرگە شەهیدەکان دەکەم بەڵام عاقلانی بوون بابەتێکی زۆر گرنگە ئەوە گاڵتەجاری نییە ئەمە شەڕە و شەڕەکە وەکو شەڕێکی جیهانیە و ئێمە زۆر بچووکین لە چاو ئەوە ئەمە بابەتێکی زۆر گرنگە بڵێ هاوڕێن دەینە سەر لایفەکەمان هەروەکوتم لایفێکی زۆر تایبەت دەکەین و ئیترشی زۆر نوێ باز دەکەین کە بەڕاستی زۆر گرنگن ئەمڕۆکە بە تایبەتیش نخبەی نوێ و نخبەی گەنجی کوردی ئەم بابەتانە بزانێ و نخبەی گەنجی کوردی لە سۆسیال میدیادا نەبێتە وەسیلەیەک لە بۆ بەکارهێنان بەڵکو ئیتر بتوانێ عقلی خۆی تێگەشتنی خۆی لە بۆ بابەتەکان بەکاربهێنێ و خوێندنەوەیەکی بابەتیانە
لە بۆ جەنگەکە بکە. ئۆپەراسیۆنی تووڕەیی داستانی هەتاوەکو ئێستاش بە چڕی بەردەوام دەکا و ئەمە چوارەمین حوت و دوای هێرشە هاوبەشە سەرەتاییەکانی 28 شوبات کە سەرکردایەتی و ژێرخانی ئێران بووە ئامانج و وێرانکرا، بەڵام ئێستا شەڕەکە گۆڕاوە بۆ ڕوبەڕووبوونەوەیەکی توندی هەرێمی کە لێککەوتەی استراتیژی و ئابووری بە تایبەتی بابەتە ئابووریەکە زۆر گرنگە کە لی دەکەوێتەوە. 5 ڕۆژ دۆناڵد ترامپ گوتی 5 ڕۆژ دەرفەت بە ئێران دەدەین و وزەکەی نەوتەکەی کارەبایەکەی ناکەین بە ئامانج. لێرەدا ئیتر ئەو پرسیارە بەردەوام کرا کە ئەمە خۆکۆکردنەوەیە پیلانێکە ویانیش ئەمە دەرئەنجامی هاتوچۆی دیپلۆماسیە لە نێوان پاکستان و مسر و تورکیادا کە سێ وڵاتی مسلمانی هەری گەورن و ئێستاکە گوشارێکی زۆر هەم لەسەر ئێران ئەتوان بکەن هەرسێکیان و هەرسێکیان ئەتوان گوشار لەسەر ئەمریکاش بکەن بۆ ڕاگررتنی شەڕەکە. بەڵام ترامپ پێش ڕاگەیاندنی ئەو 5 ڕۆژە ئوڵتیماتۆمی دابوو بە ئێران کە لە ماوەی 48 سەعات دایتر دەواازەی هورمز بکاتەوە، بەڵام ئیتر 24 دقی پێ نەچوون لێ دوانێکی کەیدا ئیتر گوتی دانوستاندنی باش لە نێوان ئێمە و ئێرانیەکاندا هەند لە بۆ هەندێک 5 ڕۆژ مۆڵەتیان پێدەدەم، بەڵام ئێرانیەکان گوتیان درۆ دەکا دانوستاندن نییە و ئەو کاتە دانوستاندن ڕاستە نەبوو. بەڵام ئیتر نیویۆرک تایمز باسی لە دیدارێکی تەلەفۆنی کرد لە نێوان ویتکۆف و عراقچی ئیتر ئەمەشی پشتڕاست کردەوە هەتاوە کوستە ئێرانیەکان ئەمیان بەدرۆ نەخستۆتەوە. لێرەدا دەبینین کە گومان لە 5 ڕۆژەکە یعنی هەتا ڕۆژی هەینی بەردەوام دەبێت لەلایەک و درێژکردنەوەی ئەمە بۆ ماوەیەکی دیکە لە ئارادایە. مەرجەکانی ئێران لەو دیدارە تەلەفۆنیەی کە نیویۆرک تایمز باسی کردووە بریتی بوونە لە چەند بابەتێک یەک دەبێ کۆمەڵگەی نێودەوڵەتی گەڕانتی بکە کە جارێکی تر هیچ هێزێک بەو شێوەیە هێڕش نکاتەوە سەر ئێران، دەبێ قەرەبووی ئێران بکرێتەوە، دەبێ کۆنتترۆلی گەروی هورمز لە دەستی ئێراندا بێ و موشەکە بالیستیکیەکانی ئێران بابەتێکن کە پەیوەندیان بە سەروەری وڵاتەوە هەیە، ئەمە جێگای گفتوگۆ و مشت و مڕ نی. استراتیژی ئیسرائیل و ئەمریکا لەو شەڕەدا، بەڵام بە تایبەتتر ئەمریکا ئیتر چی بوو تەماشا دەکەین بە کورتی سەرپەڕاندن و گورزی تند و بە کاریگەر و لە ماوەیەکی کووردا ئەنجام وەرگرتن بوو. یعنی من زۆر بە توندی لێت دەدەم، سەرەکە دەپەڕێنم و لە ماوەیەکی کووردا ئەنجام وەردەگرم وەکو ڤێنزوێلا و بابەتەکە قەپات دەکەم و ئەڵێم سەرکەوتوین بەرەو پێشەوە ئەیترا. بەڵام لە بەرامبەر ئەمەدا ئەوەی ئەوانە چاوەڕێیان نەدەکرد استراتیژی ئێران بوو. ئێران ئیتر لە شەڕەکانیدا لەگەڵ ڕووسە کۆنەکانیش لەگەڵ رووسیایی قەیسەریدا و ئیتر لەگەڵ عراقدا پێشتر ئەمانەی سەلماندووەوە ئێستا کەش لەگەڵ ئەمریکا ئەوەی دەسەرمێنێک کە ئەتوانین لایەنی بەرامبەر ماندوو بکەن و لایەنەکان کە هاوپەیمانی لایەنی بەرامبەرن، یعنی هاوپەیمان هەرێمیەکانی ئەمریکا کە عراقیش دەگرێتەوە، ئۆردون دەگرێتەوە، کوێت و ینی هەموو کەنداو دەگرێتەوە، حتا تاڕادێک تورکیا دەگرێتەوە. ئیتر ئەمانە ڕەزیل و ڕیسوا بکە، ماندویان بکە، زیانی زۆر گەوریان پێ بگەینێ و لە هەمووی گرنگتر درێژکردنەوەی جەنگ، یعنی درێژکردنەوەی جەنگ و وەشاندنی زەبری ئابووری کاریگەر و دارایی لەلایەنی بەرامبەردا. بەو استراتیژیەی ئیتر ئێران توانی هەموو خەونەکانی دۆناڵد ترامپ و نەتەنیاهۆ لەناو ببە، هەرچەندە نەتەنیاهۆ ئامانجەکەی ئەویش ئەوەی ترس شەڕەکە چەند درێژ دەچێشی با درێژ بچێشی، گرنگ ئەوەیە کە نەتەنیاهۆ ئێران بڕوخێنێ لەناو ببە و بە خەڵکەکەی بڵێ تەماشاکەن ئەوە 40 ساڵە
تهدیدی چەچی نوکلەری لەسەر ئیسرائیل هەیە بە یەک بۆمبی نوکلەری ئەتوانی هەموو ئیسرائیل لەناو ببە من ئەو کارم کرد ئەو کارم کۆتایی پێهێنا ئێرانم کۆتایی پێێنە گەورەترین مەترسیم لەسەر ئیسرائیلەکان و جوولەکەکان کۆتایی پێهێنا ئێوەش بم بەخشن لە بەرامبەر ئەو هەموو دزیەی ئەو هەموو گەندەڵیەی کە کردومە ئیتر ئەوەیە بەڵام لە هەمان کاتدای تر ناتوانین ئەمە بەتەنیا وەک ڕوانگەیەکی چەپ و مارکسیست و کۆمۆنیستە کلاسیکان لێک بدەینەوە بەڕاستی بەڕێوەبەرایەتی نەتەنیاهۆ وانی زایۆنیزمی ڕاستڕە و توانیوێتی لەستا هەشتای بەلای کەمی خەڵکی ئیسرائیلی ئیقناع بکە کە ئێران چەکی نوکلەری دروست دەکاوە ئەو چەکە نوکلەریە هەڕەشەیەکە بۆ سەر ئیسرائیل هەرچەندە ئەمە تا ڕادەیەکی زۆر دوورە لە ڕاستیدا یعنی ئەوە پاکستان و هیندستان چەکی نوکلەریان هەیە کەینێ بەکاری دێن چەند زار بەشەر هاتوونە ئەوە کۆریای باکوور چەکی نوکلەریە کەینێ بەکاری هینەوە لە بەرامبەر کۆریای باشوور یعنی ئەمانە شتگەلێکن بەڵام تەماشا دەکەین بمانەوێ نەمانەوێ کە تراومای ترس لەلایەن زایۆنیزم هەیە و زایۆنیزمی ڕاستڕە و توانیوێتی لەمە لە سەدا هەشتا ئیسرائیلیەکان ڕازی بکە هەر لە بۆ هەندێ هەموو قوربانیێک دەدەین بۆ ئەوەی ئەو ئێرانە لەناو ببین بەڵام ئێستاکە خەڵکێکی زۆریش لە ئیسرائیل گەشتونەتە ئەو قەناعەتە کاکە ئاخر ئێران ناڕوخێ لەناو ناچێ بۆ شێ ئەوە دەبینین ئەتوانێت شەڕەکە درێژ بکاتەوە یعنی ڕاستە گورزەکانی زۆر زۆر بەکاریگەرنین بەڵام هەر گورزێک کە دەیوەشێنێ شەڕەکە درێژ دەکاتەوە هەر گورزێک کە دەیوەشێنێ زیانی ئابووری مالی گەورە بە لایەنی بەرامبەر ئەدا و ئیتر ئەمە لە کۆتاییدا لە گلۆباڵدا کێشە و قەیرانی زۆر زۆر گەورەی بۆ سەر ئەمریکا لێ دەکەوێتەوە کە ئەوە دەبەستمەوە بە کێشە و قەیرانی 1956 لە سویسدا کە لە نێوان بوون گوریۆن و جەمال عەبدولناسڕدا هەڵگری ئاڵای ناسیۆنالیزمی عەرەبی هاتە ئاراوە لە دواییدا هەردووکیانی شکان و ئەمەی لە ژێر ئەو ئاگرە بوو فەڕەنسا و بەریتانیا ئیتر ناچارکران ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆڵ بکەن یعنی گەورەترین ئیمپریالیزمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئیتر لە ڕێگای کارەساتێکی وە لە ڕێگای داگیرساندنی ئیتر ئاگرێکی وەهادا توانیان ئیتر وایان لێ هات کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆڵ بکەن و ئیمپریالیزمی ئەمریکی و پاشانیەکێتی سۆڤێت جێگەی ئەمانەی گرتەوە هەتا ڕۆژی ئەمڕۆ بەڵام ئەمەیان لە دواییدا باز دەکەن ئیتر ئەمە استراتیژی لایەنەکان بوو فۆکس نیوز باس لەوە دەکاکە 5,000 سەربازی دڵتا لە ڕێگادایە کە ئەمانە بە پەراشوت دەیانەوێت دابەزێن و بەشێک لە دوورگەی خارک و بەشێک لە خاچی ئێراندا گیری بکەن و دەوروبەری هورموز پاک بکەنەوە بەڵام ئەمانە هەتاوەکو ئێستاش لەلایەن پسپۆرانی سەربازی و استراتیژی بە مەسەلەیەکی بە ریسک و تەڵەیەکی زۆر گەورە دەزانرێەوە ئەمە زیاتر پێدەچێ لە بۆ دەرخستنی میدیا و دەمار و ماسوولکەکانی دۆناڵد ترامپ سعودی و ئیمارات بێگومان داوای درێژکردنەوە ویانیش لەناو بردننی ڕژێم دەکەن چونکە ڕژێمێکی بریندار بەو شێوەیە کە ئەگەر لەناو شەڕەکە دەربکەوێ بەو شێوەیە ئێران سەرکەوتووە چونکە هەموو ئامانجەکان ئەوە بوون کە ئێران بگۆڕدرێ لە ناو بچێ ئێران بەو شێوێ لە شەڕەکە دەربچێ بە تەنیان بمێنێتەوە ڕژێمەکەی ئێران بە سەرکەوتوی حیسابە لەسەر وڵاتانی ناوچەکەدا لەسەر ئیسرائیلیش هەر لە بۆ هەندێک ئەمانە هەر هەمویان نیگەران بەڵام ئێمە لە بیرمان نەچێ دەستێکی ڕووس و چینی شاراوە هەیە لەو بابەتە ئەو دەستە ڕووسی و چینیە ئەتوانین چۆن ئاماژەی پێ بکەین ئێمە زانیاری وردمان نییە ئێمە ئیستیخبارات نین ئێمە هیچ سەرچاوەیەکی ئیستیخباراتیشمان نییە کە زانیاریمان هێدا بەڵام هەندێک بابەت هەنە مرۆڤ ئەتوانێت جەختیان لەسەر بکاتەوە کە زۆر زۆر گرنگن ئەو بابەتانە یەکەمینە ئێران دەزانێت کە بەتەنیا ناتوانێت لە کەندا و باڵا دەست بێ لە بۆ ئێران کەندا و بابەتێکی زۆر زۆر استراتیژیە گەورەترین و استراتیژیترین شوێن لە بۆ ئێران باکووری ئێران نییە سنووری ئەفغانستانیش نییە بە کوردستانیش نییە سنووری تورکیاش نییە
گەورەترین شوێن بۆ ئێران استراتیژی ترین شوێن بۆ ئێران کەنداوە کە لەوێ ئەتوانێ نەوتەکەی خۆی بفرۆشێ کە لەوێ ئەتوانێ بگاتە هەموو جیهان کە لەوێ ئەتوانێت دەرگایەکی گەورە بەڕووی جیهان و عەرەب و رووسیا و چین و ئاسیا و قەفقاسیا و دەریای سوور و دەریای هیند و ئەمانە هەمیان بکاتەوە هەر لە بۆ هەندێک کار دەکات بۆ سیستم ئێستاکە بۆی دەرکەوتووە کە ناتوانێت بەتەنیا ئەو دەواازەی بپارێزی بۆ هەندێک کار دەکات کە لە بۆ سیستەمێک کە هەمویان پێی رازی بن ئەویش پێشنیاری رووسایە واتە ئەنجومەنی ئاسایشی کەنداو کە رووسیا 20 ساڵە کاری لەسەر دەکا بەڵام ئەو ئەنجومەنەی ئاسایشی رووسیا جگە لەوەی رووسیا و چین بەخۆی تێدانە ئیسرائیل تێدانە بۆ نمونە وڵاتانی عەرەبی تێدانە ئێرانیشی تێدای ئێران بە پلەی یەکەم تێدا جێگا دەگرێت و ئەوە پێشنیارێکی رووسایە پاشان بۆ ئێران لە داخوازیەکانیدا بەردەوام داوا دەکات لەمە دووە دەبێت نەوت نەک بە دۆلار بەڵکو بە پارەی چینی یعنی یوان بفرۆشترێ بۆ ئەمریکا ئەو داوایە دەکا ئەمریکا کێشەی لەگەڵ دۆلار هەیە لە ڕێگەی دۆلاردا ئەتوانێ هەژمونی ئەمریکا بچوک بکاتەوە لە نایی ببە چونکە ئەو نەوتەی ئێستا کە دەفرۆشێ بە دۆلار دەفرۆشێ و کەواتە ئەو نەوتە هەر چۆنێک بفرۆشێتە کێیاننا کە بە دۆلار فرۆسترا ئەمەە قازانجی ئەمریکادای چونکە ئەمریکا بەخۆی دۆلار چاپ دەکە وانە ئەمە بابەتێکی زۆر گرنگە هاوڕێیان ئێستاکە ئەتۆ بێ ئەو نەوتە بە یوانی چینی بفرۆشی ئەمە بابەتێکی یەکجار مەترسیدارە لە بۆ ئەمریکا و یەکجار دڵخۆشکەرانەیە لە بۆ وڵاتێکی وەکو چین پاشان لە دوو ڕۆژی ڕابردوودا ئێمە بینیمان ئێران غازی لەسەر تورکیا بڕێ و ناچاری ئێستا یعنی ئێستاکە بۆ 6 مانگ تورکیا غازی یەدەکی هەیە چونکە تورکیا کانگای زۆرە کانگای دەپۆکردنی غاز و نەوتی گەلێک زۆرە گەلێک جار نەوتەکە دەپۆ دەکا و بەخۆشی دەیفرۆشێ و بەشێکی زۆری دەیفرۆشی تا ئیسرائیل نەوتی هەرێمی کوردستانیش پێشتر کە بە قاچاق دەچوە تورکیا لەوێ دەپیان دەکرد پاشان ئیتر دەیان خستە ناو بۆڕی ئەزەربایجانی تورکیای دژمنی ئیسرائیل گوایە تورکیای خۆشەویستی حەماس و جیهانی مسلمان ئیتر ئەو نەوتەی بە هەرزان و تاران دەفرۆشتە وڵاتی ئیسرائیل ئێستاکە کە ئێران ئەو غازی لەسەر بڕیوە کە لە 10 بۆ 15 غاز لە ئێران دەکرێت بۆ ماوەی 3-4 مانگ هیچی بەسەر نایە بەڵام لە 3-4 مانگ تا 6 مانگدا ئیتر ئێران ناچار دەبێ یان دەبێ تورکیا بەبوور ناچار دەبێ یان دەبێ بێتەوە بەر قاچی ئێران یان دەبێ بچێتە بەر قاچی ڤلادیمیر پوتین احتیمالی زۆرە لەبەر ئەوەی ئێران هەموو ساڵی ئەم کارە دووبارە دەکاتەوە لەسەر تورکیا و هەموو جارێ بڕوبیانۆکی هەیە ئەم جارە تورکیا ناچارتر بێ بچێتەوە بەر قاچی پوتین و داوای لێ بکە غازی پێ بدە لە بەرامبەر ئەمانە هەمویان رووسیا و چیان بە ئێران داوە ئەمە بابەتێکی زۆر گرنگە کە پێویستە باسی لێوە بکەین هاوڕێیان من لێرەدا چەند تێبینیەکم گرتووە کە هیوادارم سوودی هەبێ یعنی مێدیای رووسیا و سەتەلایتی رووسیا لەسەر ئێران زۆر بەکاریگەرە استیخباراتی رووسیا لەسەر ئێران زۆر بەکاریگەرە و زۆر شت دەزانن کە ئێمە نایزانی مەسەرەن لەو ڕۆژانە من لە ڕێگای AI توانیم ئێستاکە هەواڵەکانی رووسیا تەرجمە دەکەم کە ئەوانی کە بە ئینگلیزی نین مەسەرەن ئیتر لە مێدیاکانی رووسیادا مێدیاکانی دەوڵەتدا باس لە 3 کار دەکەن لە ئایندەدا کە ئێران بەنیازە بەکاریان بێنی هەر 3 کارتیش کارە ساتن لە بۆ هاوپەیمانانی ئەمریکیدا و رووسەکان لە ڕێگەی سەتەلایتدا و لە ڕێگەی ئیستیخباراتدا توانیویانە بیبینن کە بە کورتی پێتان دەڵێم ئەتوانم ناوی وێزگەکانی کارە باشتان لە بۆ بێنم بەڵام بە کورتی پێتان دەڵێم بۆی کات قازانز بکەین ئاڵێ ئێران ئامادەکاری تون دەکا کە کارەبای ئیمارات بەحرین سعودیا کوێیت بە تەواوەتی لە ناو ببە کاتێک کارەبات لە ناو برد
بێگومان ئیتر ئەمە کاریگەری لەسەر پیشە سازیەکانی دیکەش هەر هەمویان دەبێ هەر هەمویان دەوەستنێ چەند وێزگەیەکی دیاری کارەبایی گەورە هەنا بە تایبەتی ئەوانی سعودی و کوێیت و قەتەر و ئێمارات و ئەمانە زۆر ئاسانن لە بۆ پێکاندن. پاشە ئێران ئامادەکاری دەکا بۆ ئەوەی لە ئایندەدا لە ژێر ئاوی هورموزدا لە کەنداودا خەتی ئینتەرنێت بپسڕێنێ خەتی ئینتەرنێتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بە تایبەتی کەنداو هەمووی لە ژێر گەروی هورموزدایە لە ژێر گەروی هورموز چەند کێبڵێک هەنا ئەو کێبڵانە ئینتەرنێتی ئەو ناوچەی پێدا تێدەپەڕن ئیتر ئەوانت بڕین ئیتر دەتوانی بە تەواوەتی خەتی ئینتەرنێت بپسڕێنی و ئەو ناوچەیە بۆ چرخی بەردین و چرخی تاریکی بگەڕێنەوە لە هەمان کاتدا لە بیرمان نەچێ وڵاتانی کەنداو وەکو هاوپەیمانانی ئەمریکا ئۆردونیش لە ناودا وەکو کوردستان و وەکو ئێران نین کە ئاوی شیرین لە ڕێگای سەرچاوە سروشتیەکان و یانیش ئاوی سەر زەوی بەکاردێنن ئەمانە چەند پیشە سازیەکیان هەیە چەند کارگەیەکی دیاریکراویان هەیە کە ئاوی خواردنەوە ئاوی شیرن دابین دەکەن و ئێران لە هەمان کاتدا تەماشا دەکەن ئەو ئامادەکاریەی کە کردووە و تەواوی کردوونە و لە هەموو بوارێکەوە کە بتوانێت ئەو ناوچانی کە ئاوی خواردنەوە دابین دەکەن بە تەواوەتی وێرانیان بکە ئەمە مێدیای رووسیا ئیتر تەماشا دەکەین ئەمەی دوێنێ بڵاو کردەوە بەڵام بە زۆر بە وردەکاری بڵاوی کردوتەوە کە لێرەدا ناتوانم هەمووی تەماشا بکەم هاوڕێیان ئەو هاوڕێیانەی کە بیان هەوێ ئەتوان لە ڕێگەی گوگل ئەتوان سێرجی بکەن و وردەکاریەکەی ببینە بەگشتی پوتین دەتوانێت لەو شەڕەدا ئیتر ئەم شەڕە بە بەرژەوەندی خۆی بقۆزێتەوە و لە ئۆکرانیادا کۆمەڵێک کارەسات بەسەر ئۆکرانیەکان بێنێ هەر دوێنێ بوو وابزانم بە 4,000 درۆن هێڕشی کرد پوتین چونکە پوتین ئەو درۆنی شاهیدی ئێرانی کە لە ئێران کڕی ئیتر شتێکی دیکەی بەرهەمێنە شتێکی دیکەی بەرهەمێنە کە بۆ نموناتوانین ناوی لێ بکەن شاهدی رووسی کە زۆر لە شاهد بەهێزترە زیاتر دەڕوا و تەقەمەنیەکی زۆرتری لەسرە و خێراییەکەی زۆرە سیستەمی پاتریۆتی ئەمریکی لە ئۆکرانیاویانیش سیستەمی بەرگری ئاسمانی ئەوڕۆپی هەتا وەکو ئێستا زۆر سەرکەوتو نییە لە خستنە خوارەوەی هەموو ئەو درۆنانە ئیتر بەوە دەستی بە شەڕە کرد بەڵام ئەم ساڵ هاوین بە ئەحتیمالی زۆر ئیتر هەموو دەریای ڕەش لە دەستی ئۆکرانیا هەموو بەندەرە ئاویەکان کۆریدۆرە ئاویەکانی سەربەحری ڕەش لە دەستی ئۆکرانیا دەردێنێ و ئیتر ئۆکرانیا دەکاتە جزیرەیەکی داخرا و زۆر بچووک ئیتر ئەمانە هەمویان حیسابی هەڵەی دۆناڵد ترامپ و نەتەنیاهۆ بوون لێرەدا دەمەوێ باس لە بابەتێکی مێژووی بکەین بەڵام پێشەوەی باس لە بابەتە مێژووی یەکێ بکەم دەبێ ئەوە بڵین کە لە شەڕی 12 ڕۆژیدا لە دوای شەڕی 12 ڕۆژیدا هەر سێ لایەن هەردوو لایەن ویانیش زۆر ئامادەکاری شەڕ دەکەن بەڵام ئەوەی جێگای سەرنجە وا پێدەچێ ئێرانیەکان توانیویانە هەموو کلێن و قوشبنەکان لە دوای شەڕی 12 ڕۆژی پڕ بکەنەوە بۆ ئەوەی جارێکی تر ئیسرائیل و ئەمریکا نەتوانن زانیاریان هەبێ لەسەر ئامادەکاریەکانی ئێران ئەو ئامادەکاریانەی ئێران چین لە دوای شەڕی 12 ڕۆژەدا لێرەدا هەست بە نەقسێک و یانیش کەم و کورتێکی ئیستیخباراتی ئیسرائیلی دەکەن کە ئەوان چاوەڕێیان دەکرد لە مێدیاکانی ئیسرائیلدا بینیمە ڕۆژی یەکەم هەتا پێش ڕۆژی یەکەم کە شەڕەکە 4 ڕۆژ دەخایێنێت دۆناڵد ترامپ بەخۆی وایوە 4 ڕۆژ یا 48 ساعتیان دانابوونی تر بەڵام تەماشامان کرد ئەوە دەرنەچوو ئیتر یەک شت هەیە کە لە بۆ کوردەکانیش زۆر گرنگە لە بۆ کوردەکانی سەر سوسیال میدیاش زۆر گرنگە گاڵتەکردن بە ئیمپراتۆریەت باجیە
گاڵتەکردن و بچووکردنەوە و کەمکردنەوە و کەم دیتنی ئیمپراتۆریەتەکان بازێکی زۆر گەورەی هەیە لە هەمووشی گرنگتر ئیمپراتۆریەتی ئێرانە، ئیمپراتۆریەتی ئێرانیەکانە کە کوردەکانیش کاتی خۆی بەشێک بوونە لەو ئیمپراتۆریەتە، بەڵام ئەوە لە بۆ هەموو ئیمپراتۆریەتەکان ڕاستە. تەماشامان کرد ئیتر لە چەند ساڵی دواییدا بەردەوام لایەنگرانی پەکەکەش لایەنگرانی بزوتنەوەی باکووریش تورکیا هیچی تێدا نەماوە، تورکیا فنیش بووە، تورکیا برسیا، تورکیا چەکی نەماوە، تورکیا پارەی نەماوە، بەڵام تەماشامان کرد وا دەرنەچوو. ئیتر لە بۆ هەندێک چوون لە بەرچاوی تورکیا، ئیتر چوون لە حەلەب و لە ڕەقا و لە حەسەکە لە بەرچاوی هەموو جیهاندا کە ئەمن بزانم هەموو جیهانیش دەزانێ لەگەڵ سەرۆکی نەکیە پەگە هەپەگا بچێ لە بەرچاوی ئەو هەموو خەڵکە لەگەڵ سیخوڕەکانی ئیسرائیلی دابنیشێ و قەت پێ بکەنێ و ئیتر باجەکەی لە حەلەب درا و دواییدا ئیتر باجەکەمان بینی کە شەڕەکە هاتە ناو دەرگای قامیشلی و حەسەکە و ئێستاکە تەماشا دەکەین شتێک تاپڵەیەکی دیکە لە ئارادایە و هەموو هێزەکانی پەکەکە هەموو کادرە باکووریەکان و بەشەکانی دیکەی کوردستانیشەوە یەکێکیان ئێستاکە لە سووریا نەما هەر هەمیان دەرکردن ئێستاکە گەڕاونەتەوە قەندیل و ئەو ناوچانە لە بۆ خۆیان نەورۆز پیرۆز دەکەن و ئەمە لە بۆ چ باز دەکەم لەبەرەوەی گاڵتەکردن بە ئیمپراتۆریەت بەڕاستی نەک لە بۆ ئێمە لە بۆ ئەمریکیەکانیش هەڵەیەکی زۆر گەورەیە. ئینسان نابێ ئەوەی بەرامبەری خۆی چەند لاوازیش بوو بێ لە چاوتۆ بچووکی بکاتەوە، چونکە ئەمانە کۆمەڵێک هێزی نهێنیان هەیە، کۆمەڵێک چەکی نهێنیان هەیە. بۆ نمونە ئێران وڵاتێکە وە جمهوری ئیسلامی ئەوەنە دڕندەیە، ئەوەندە بێمنەتە لە بەرامبەر نرخەکانی مرۆڤایەتی، یعنی بێمنەتە لە بەرامبەر ڕێبەرەکەی ناپارێزی و گرنگیش نییە. بەڕاستی زۆر کەس دەیانگوت نەتەنیاهۆ خۆی شار بووە چەند ساڵ بوو، ئیتر ئەمریکا و ئیسرائیل لە کونیان دەرهێنا، ئەسڵ و ئەساسی نییە. 30 ساڵ بەر لە ئێستا ئیتر بە منیان گوت ئەمە ماڵی نەتەنیاهوێ، ئەو شوێنەی کە لێ کوژرا لەوێ بووە لە ماڵەکەی خۆی بۆ خۆی نەکوشتووە، گرنگ نییە دەکوژێ ناکوژێت. لە شەڕی عراق و ئێراندا بینیتەن وەکو گوێرەکە وەکو مانگا دەکەوتنە ناو ئەلغام و ماینەکاندا، چڵگەی ئەلغام و ماینەکەدا، ئیتر گوێی لێ نییە دەکوژرێ ناکوژرێ. هەر لە بۆ هەندێک ئەمانە لە ڕێگای ئەوەدا هێزێک کە گوێی لە نرخە مرۆڤایەتیەکان نەبێ ئەتوانێت شەڕ درێژ بکاتەوە. شەڕ لە ڕۆژی ئەمڕۆدا لەگەڵ هێزە خاوەن اقتصادەکان وەکو چین، وەکو ئەمریکا، وەکو ئیسرائیل درێژ کردەوە، ئەمە زیانێکی زۆر گەورەی پێدەگەینێ کە زیانەکە لەوە زۆر گەورەترە. ئەتو سەرخان و ژێرخانی سەربازی و ئابووری ئێران تو ئێران کردووە یان نا، عەلی خامینەیی و خێزانەکەیت هەمووی کوشتووە یان نا، لاری جانیت کوشتووە یان نا، زۆر لەوە گەورەتر دەبێ و ئەنجامی استراتیژیکی زۆر مەترسیداری دەبێ. هەر لە بۆ هەندێ دەمەوێ لەو چوارچێوەیەدا ئیتر چۆن باسمان لەوە کرد کە مێدیاکانی کوردی بە تایبەتی مێدیاکانی کوردستانی عراقدا کە تاوانبارن لە بەرامبەر شەهیدبوونی کۆمەڵێک پێشمەرگە، هەرچێک بوو بێ ئیتر هەرچێک بوو بێ ئەم جۆرە پەخشانە، ئەم جۆرە لێدوانانە، ئەم جۆرە تەواو ڕێک کۆپیەی مێدیای ئیماراتە، ڕێک کۆپیای مێدیای سعودیە، یعنی ئەمە زۆر خراپە. هەر هیچ نەبێ کۆپیای مێدیای تورکیا بنیە. ئەگەر لەلایەک ئەڵێ بێلایەنم تەماشای مێدیای ڕوودا و بکە 24 سەگە، حتا کەناڵ هەشت و کەناڵەکانی کەناڵی تاڵەبانیەکان بکە، کەناڵی NRT بکە، وانە تەمە کەناڵی KNN و ئەوانە بکە، چونکە لە بۆ خاتری دوو لایەک و دوو قازانجکردنی دوو بینەر ئیتر تەماشا دەکەی زۆر بەساوێکی بەسیط وەکو ئیماراتیەکان تەماشای شەڕەکە دەکەن، هەواڵەکان دەگوازنەوە و لەوێدا ئیتر نەفرەتێک لە ئێرانی ئێستادا هەیە. لە نەفرەتەکە زیاتر ئەوان هەست بەوە ناکەن کە ئەو ئێرانە ئەتوانێت زیانێک بە ئەمریکا بگەینێ، بەڵام ئەتوانێت تۆ لە ناو ببە بتکوژی.
ئەمە بابەتێکی زۆر گرنگە هەر لە بۆ هەندێ ئیتر باسم لەوە کرد بچووکردنەوە و کەمدیتنی ئیمپراتۆر کارێکی زۆر هەڵەیە لێرە دەدەمەوێ شتێکی مێژویتان لە بۆ باز بکەم لە ساڵی 1955 بوو ئیتر جەمال عەبدولناسر سەرۆکی مسر بوو و لە هەمان کاتدا ئاڵای ناسیۆنالیزمی عەرەبی لە دەستدا بوو دەیهاژاند هەموو وڵاتانی عەرەبی لی ئەترسان بە ئاشکرا ئەیگوت نفط العرب للعرب بە سعودیای دەگوت ئەو نەوتی تۆ نییە نەوتی هەموو عەرەبە لە دژی ئیمپریالیزم دەبێ بەکاری بێنێ و لە دژی ئیسرائیل دەبێ بەکاری بێنێ ئێمە شەڕەکەت بۆ دەکەین ئەتۆ لە ڕێگەی ئەو نەوتە دەبێ لە بۆمە بەکاربێنێ ئەوەی وای کرد کە سعودیا ببێتە لە ساڵی 1945 ببێتە هاوپەیمانی ئەمریکا مستڕیەکان بوو بۆ باسی مستڕیەکان دەکەم چونکە مستڕیەکانیش خاوەنی ئیمپراتۆریەتن و ئەو کاتەیتر جەمال عەبدولناسر بڕیاریدا وانش فەرمانی بە ئەندازیارە مسڕیەکان کرد بچن قەناتی سوێس دروست بکەن لە مێدیاکانی فەڕەنسا و بەریتانیادا قەت پێکەنینێک 24 سعات گاڵتەیان بە ئەندازیارە مسڕیەکان دەکرد ئەو مسڕی کۆیلەی ئێمە بوو ئەو مسڕی کۆلۆنیالی ئێمە بوو ئێمە بە چەندین ساڵ داگیرمان کردووە لە دەستی عوسمانیەکانمان دەرهێناوە ئەو دەستمان پێ کردووە ڕەزیل و ڕیسوامان کردووە ئێستاکە دەستیان بە گاڵتەجاری دروستکردنی کەنداوی سوێز دەکەن بەڵام زۆری پێ نەچوویتر 5 مانگی پێ نەچوون ئەندازیارە مسڕیەکان توانیان وێنەی کەنداوی سوێس دروست بکەن کە ئیتر بەحری سوور و بەحری مردویان بە بەحری زیند و بەستەوە بە دەریای سپیناوەڕاستەوە بەستەوە ئیتر فەڕەنسا و بەریتانیا شێت و هاربوون بانجیان لە بینگریۆن کرد لە پاریس کۆبوونەوەیەک سازکرا نازانم پاریس بیان لەندەن بوو بەڕاستی ئەمە نازانم بابەتێکە ئیتر زۆر پێشتر خوێندومەتەوە بابەتێکی مێژوویە بەڵام گرنگ نییە بانجی سەرۆکی ئیسرائیلی ئەو کاتەیە بونگۆریانیان کرد کە بونگوریۆن هاوکات دامەزرێنەری ئیسرائیلیشە و داوایان لێ کرد ئیتر دەرفەتێک بدۆزێتەوە شەڕێک لەگەڵ مسر لەگەڵ جەمال عەبدولناسر بکات کە عەرەبی لە پشت بوو و لە کاتی ئەنجامدانی شەڕەکەدا ئێمەش دەرفەتێک دەقۆزینەوە و دێینە ناو شەڕەکە بونگوریۆن ئەڵێ شەڕی جەمال عەبدولناسر بە ئێمە ناکرێت زۆر زەحمەتە ئەوانش ئەڵێن ئێمە بە هەموو شێوەیەک پشگیریتان دەکەین بە تێ ڕۆژانە 18 تا 20 کەشتی جەنگی گەورە دەهاتن چەک و تەقەمەنیان لە ڕێگای دەریاوە دەگواستەوە لە بۆ تەلەڤیڤ و حەیفا لە ساڵێکی پێنەچوو 1956 بەڵام 5 ڕۆژ بۆ بەر لە هەڵبژاردننی ئەمریکادا کە ئایزنهاوەر خۆی کاندید کرده بوو بۆ هەڵبژاردن دەست بە تەقەی یەکەمین کرا قەنات سوێسیان هەموو داگیر کرد و لە هەمان کاتدا سینا بیابانی سینیان هەر هەموو داگیر کرد ئیسرائیلیەکان ئەفسەران و سەربازانی بەریتانی و فەڕەنسی جلی سوپای ئیسرائیلیان لەبەر کرد بە تۆپ و تیارەی ئەواندا هێرشێکی زۆر گەوریان خستە کردە سەر مسر لەو بینەدایتر ئایزنهاوەر شێت و هار بوو کە زانی ئیتر مسر ئەو توانایی هەیە هەر هیچ نەبێ ڕێگای گواستنەوەی وزە کە ئەو کاتە نەوت بوو لە بۆ جیهاندا دابخ و ئەمە وای کرد ئیتر وای کرد ئایزنهاوەر دەستی کردە گۆپاڵەکەیەوەی تر بانگی لە فەڕەنسا و بەریتانیا کرد لە ماوەی 24 سەعاتدا ئەو شەڕە نەوەستێن و نەگەڕێنەوە شوێنی خۆتان دنیاتان لەسەر خراپ دەکەم پشتان دەشێن بەریتانیا و فەڕەنسا بە زووترین بخچە دۆڵابەکانیان کۆ کردەوە ڕایان کرد لە بۆ پاریس و لەندەن و ئیسرائیلیان بە ملی شکاوە لە سینا پاشەکشیان پێ کرد بەڵام ئەمەی گرنگە لێرەدا ئەوە نییە ئەمەی گرنگە ئەمە بووە دەرسێک کە ئەو کاتە فەڕەنسا و بەریتانیا کە خاوەنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوون خۆتان دەزان ڕۆژهەڵاتی ناوەڕاست فەڕەنسا و بەریتانیا دروستیان کردووە
ئەوان داگیریان کردو بە چەندین ساڵدا هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست کۆڵۆنیالی ئەو بوو مۆدلی دەوڵەتەکانیشدا هەر بەریتانیا و فەڕەنسا دروستیان کردیان فەڕەنسا و بەریتانیا لەو ڕۆژەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان پێتەرک کرا و لە شوێنی ئەماندا هێزێکی نوێ هاتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەمریکا بوونەتەوەی گرتوەکانی ئەمریکا و لە لایەکی کێشدا بەشێکی کەمیشدا یەکێتی سۆڤێتی ئەو کاتە بوو کە زیاتر لە عێراق و لە مصر و لە لیبیا و لە یەمەنی ئێستادا زیاتر دەسەڵاتی هەبوو لە شوێنەکانی دیکەدا کەمتر دەسەڵاتی هەبوو ئەمە بە بابەتێکی زۆر گرنگە کە گەنجەکان و بە تایبەتی ئەوانەی سوسیال میدیا بەکاری دێنن کە سوود لەوە وەربگرن ئیتر ئەمە بابەتێکی زۆر گرنگە لە هەمان کاتدا با بینە سەر ئەوەی کە ئەم شەڕە ئەنجامی دیکەی بەرامبەر بە ئیسرائیل چی لێ دەکەوێتەوە ئیسرائیل هێزێکە دەزانین کە توانای تیرۆرکردن لە ناوبردننی زۆر بەهێزیە هەرچ کەسایەتێک سەرکردەیەک یان ئەتوانێت ژەهر خواردنی بکە یان ئەتوانێت بە پارە بیکڕێ یان ئەتوانێت لە ڕێگای کۆمەڵێک دۆسیای سێکسی و نازانم چی ویانیش قەتل ویانیش دزی و گەندەڵیدا لە ڕێگای لابدا و ئەسیری بکە ئەمانە هەمویان بابەتێکن کە نکۆلیان لێ ناکرێ بەڵام ئێستا کە تەماشا دەکەین بابەتەکە سەبارەت بە ئیسرائیل گەشتوتە کوێ دەمەوێت ئەوەتان بۆ باز بکەم هاوڕێیان کە لە سوسیال میدیادا و لە میدیای کوردیدا ئەم شتانە کەم باز دەکرێن و ئەمە یەک لە مەترسیەکانە کە خەڵکی ئێمە خەڵکێک دەبێ کە بەتەنیا یەک لایەنی بابەتەکە دەبینی و لە میدیاکانیشدا یەک لایەنی بابەتەکە دروست دەبێ ئەمە جگەلەوەی 6 پێشمەرگە دەبنە قوربانی و سیدی کەش بریندار دەبن خەڵکی خۆت گەمژە دەکەوێتەوە لە میدیاکاندا بە دەگمەن کەسێک دەدۆزیەوە کە باس لە کۆی بابەتەکە بکە بەڵام لێرەدا ئیتر بابەتێک کە لێرەدا جێگای قسە لەسەرکردنە ئەویش بابەتی ئیسرائیلە یەک لەوانە ئەندامێکی کۆنگرێسی کالیفۆرنیا هەیە ڕۆخانە ئێستاکە یەک لە کاندیدا هەرە بەهێزەکانی حیزبی دیموکراتە لە بۆ ساڵی 2028 بەڵێ لە بۆ سەرۆکایەتی ئەمریکا ڕۆخانە یەک لە گەورەترین ڕەخنەگری ئیسرائیلە ئێستاکە لە ئەمریکادا ئەڵێ ئەمریکا لە جیاتی فەرست ئەمریکا یەکەم ئێستاکە بۆتە ئیسرائیل یەکەم و ئیسرائیل ئێستاکە لە شەڕی دژی ئێراندا ئیفلاسی بە ئەمریکا هێناوە و زیانێکی زۆر گەورەی بە پێگەی ئەخلاقی ئەمریکا گەیاندووە لە باشووری جیهاندا و پێی وایە ئیسرائیل ئێستاکە نەوەک متتەفیقێکی شیرینی ئەمریکایە ئیسرائیل وڵاتێکی کۆڵۆنیالیستە ئیسرائیل و بە تایبەتیش لۆبی زایۆنی کار بۆ کۆڵۆنیالیزم دەکا لە ئەمریکادا ئەو هاوڕێیانەی کە سیاسەتی چاودێری سیاسەتی ئەمریکا دەکەن چاودێری ئەمریکا دەکەن بە هەندێک لەوە ورد ببنەوە ئایا بەڕاستی پێشتر شتێکی واتان بینیوە کەسێک کە کاندیدی حیزبی دیموکرات بێ بۆ چوونی وەهای لە بەرامبەر ئیسرائیلدا هەبێ دواترین سەرۆکی دیموکراتەکانتان بینی کە دەیگوت من شانازی بەوە دەکەم کە زایۆنیست بەڵام ئێستا لۆبی زایۆنی لە پاشەکشەیەکی زۆر گەورەدایە دوای ئەم شەڕە لە ئەمریکادا
و ئەمە یەکێک لە کارەساتە گەورەکانە کە بەسەر ئیسرائیل شەوەتی. یعنی لێرەدا نەک بە تەنیا وەکو سەردەمی ئایزنهاوەر وەکو سەردەمی قەیرانی قەنات سویس نەوەک بە تەنیا فەڕەنسا و بەریتانیای ئێستا سەردەم کە ئەمریکایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا جێگای پێلاق دەکرێت هەبوونەکەی دەکەوێتە ژێر مەترسیدا لە هەمان کاتدا ئیسرائیلیش لە ئەمریکادا هەبوونەکەی دەکەوێتە ژێر مەترسیەوە. ئەمە بابەتێکی زۆر گرنگە کە دەبێ ئێمە هەموو لایەنەکانی ببینین بەتەنیا لە چوارچێوەیەکی عاتیفی کۆماری ئیسلامی ئێرانی دواکەوتووە کۆماری ئیسلامی ئێرانی خەڵک دەکوژێ ئەوانە هەمویان ڕاستچەکن. کۆماری ئیسلامی ئێرانی بەخۆی ناتوانێت ئەخلاقی کۆماری ئیسلامی بپارێزی. ئەمەیان ڕاستیەکن. بەڵام ئێمە باس لە واقعیەت دەکەین ئەو واقعیەتانە زۆر گرنگن بۆ هاوڵاتیانی ئێمە بە تایبەتی بۆ جیلی نوێ کە لە مێژوو باش نازانن و یانیش گرنگی پێنادەن لەو بابەتانە زیاتر ورد ببنەوە نەوەکو بەتەنیا لە چوارچێوەی مێدیای نەریتیدا لە وانش لە چوارچێوەی ئەو توژمەی کە لە سۆسیال میدیادا هەیە لە بابەتەکە بڕوانن. بەڵێ من بەو شێوەیە دێمە کۆتایی ئەو بەرنامەیەدا. سپاسدانەکەم کە تاوە کوێستە لەگەڵماندا بوون تەماشا دەکەم بزانم پرسیارێک هەیە وا بزانم کاک مەریوان فەتاح پرسیارێکی کردووە پرسیار نییە باس لەوە دەکەم بەڕێزت چ پێشنیارێک و تێڕوانینێکی خۆت بۆ حیزبەکانی ڕۆژهەڵاتێ. کاک مەریوان کاک مرواری ببوورن نازانم بەڕێزت مرواری خان نازانم مرواری ئافرەتە یانیش پیاوە بەڕاستی ئەگەر ئافرەت بێ داوای لێبوردنەکەم. بەڕێز مرواری فەتاح من سیاست مەدار نیم من ڕۆژنامەنووسێکم ئانالیزی بابەتەکان دەکەم. ڕۆژنامەنووس و کەسانی ئانالیز دەبێ خۆیان جیا بکەنەوە لە کەسانی سیاسی. ئەمە کەسانی سیاسینە کە ئەوان دەبێ ڕێگا لە بۆ خۆیان دابنێن لەسەر بنەمای واقعیەت لەسەر بنەمای حەقیقەت چ ڕێگایەک گونجاوە بۆ سیاستکردن و چ ڕێگایەک گونجاو نییە بۆ سیاستکردن. ئێمە لێرەدا بەتەنیا ئەرکمان ئەوەیە ڕیسکەکان واقعیەتەکە وەکو خۆی ببینین کە گەلێک جار نامان هەوێ بیبینین. منیش نامان هەوێ منیش حەز ناکەم بەو شێوێ قسە بکەم. بەڕاستی مرواری من کەوا قسە دەکەم لەسەر ئێران ڕنگ بێ زۆر کەس وەکو خاین تەماشامان چونکە پێشتر لەگەڵ برادرانی نزیک پەکەکە هەمە قسەم کردووە کاتێک دەمگۆ تورکیا بچووک مەبین تورکیا بچووک مەبین تورکیا بچووک مەکەنەوە تورکیا هیچ مەکەن تورکیا ڕاستە لە بەرامبەر ئیسرائیل هیچ نییە لە بەرامبەر ئەمریکا هیچ نییە لە بەرامبەر پوتین هیچ نییە لە بەرامبەر شی جینپین هیچ نییە بەڵام تورکیا لە بەرامبەر تۆ زۆرە. ئێمە دەچین لەگەڵ ئیسرائیل اتفاق دەکەن ئێچوون سێ چوار دیداریان لە حەسەکە ئەنجامدان. تورکیا زانی تورکیا هەڵسا بە ئەحمەد شەرعی گوت بڕۆن لە پاریس لەگەڵ ئیسرائیل اتفاق بکەن. هێشتا اتفاقەکە هێشتا مەرەکەبی ئیمزاکەی وەزیری دەرەوەی سووریا لەسەر اتفاقی ئیسرائیل شل بوو ڕق نەبووەوە. ئیتر هەرسان لە حەلەب گەورەترین کارەساتیان بەسەر کوردەکاندا هێنا. کورد چی بۆ کرا؟ ئەو یەپەکە گەورە و گورانە ئەو هێزەکانی سووریای دیموکراتیک لە ماوەی 24 سەعاتدا ئیفلاسی کرد لە 100,000 چەکدارەوە گەڕایەوە بۆ چەند و ئێستا لە چه حاڵێکدایە. ئێستا کە دەبێت سوپاسی ئەحمەد شەڕا بکەن کە پێشوازی لە بۆ جەژنی نەورۆز کردووە. بزانە خۆ پێشتر ئۆزەلان پێی دەگوتن ساڵێک زیاتر پێشتر ئۆزەلان پێی دەگوتن ئاگداری خۆتان بن ئێوە دراوسەی ئێرانیەکانن ئێوە دراوسەی تورکەکانن ئێوە دراوسەی عەرەبەکانن ئێوە دراوسەی جوولەکە نین. ئێستا کەش هەندێک کەسێ بەناوی پەژاک و بەناوی پەکەکە و وەڵا ئیتیفاقی کورد و جوولەکە
اتفاقی جوورە کورد و جوورەکە باشە تەواو بەڵام جوولەکە دراوسێ ئێمە نین ئێمە دراوسێکی دیکەمانەیە کە فارسن ئەزەریەکانن تورکمەنەکانن مەسیحیەکانن تورکەکانن عەرەبەکانن پێت خۆشەوە پێت ناخۆشە کەیفی خۆتە بەڵام حەقیقەت ئەوەیە جوگرافیا ئەوەیە ڕاستی ئەوەیە لەو چوارچێوێدا ئەتۆ دەبێ لەگەڵ ئەوانە مامەڵە بکەیت ئەوە یەک دوو هێز و قودرەتی ئەوانە بزانی کە هێز و قودرەتی ئەمانە بەشێکیان باسی مسڕیەکانم کرد ئەوان دەیانگوت جەمال عەبدولناسر چییە ناسیۆنالیستێکی عەرەبی دواکەوتوو چۆن ئەتوانێت کەناڵ سوێز دروست بکە ئەندازیارەکانی چین بەبێ پشتیوانی فەڕەنسا و بەریتانیا بتوانن کەناڵی سوێز دروستکەن بەڵام کەناڵی سوێسیان دروست کرد و تەواویشیان کرد و هێرشیان بۆ هێنان کە هێرشیان بۆ هێیان بیریان لەوە نەکرد بۆ کاکە ئەمە ئەو مسترە لە کۆندا ئیمپراتۆریەت بووە بیرۆکراسی ئیمپراتۆریەتی هەیە سیاسەتی ئیمپراتۆریەتی هەیە شەڕی ساسانی و بیزان ما بە ساڵان بە 20 ساڵ 30 ساڵ لەو ناوچەیەدا بەڕێوە چووە چەندین ئیمپراتۆریەت و داگیر کرد لەوێ تێپەڕیون ئێرانیەکانیش بە هەمان شێوەن تورکەکانیش بە هەمان شێوەن ئەمانە بچووک مەکەنەوە ئەو کاتە بە برادرانی باکوور و لایەنگرانی بە تایبەتی ئەوانەی پێیان دەوترێت بن پەکەکە یعنی پەکەیەکانی کوردستانی ڕۆژهەڵات و باشوور مەبەستم ئەوانەیە ئەوانە هەندێکیان بەمیان دەگۆ خاین کە نەیان دەزانی من لە باکوور لە بەرامبەر تورکیادا شەڕم کردووە لە باکوور لە بەرامبەر تورکیادا چەندین جا بریندار بوومە لە باکوور ئەڵێ نەوەک لە بندار چنارەکانی قەندیل لە باکوور ئەڵێ نەیان دەزانی بەخۆشی کابرا لەسەر فێسبووکە لەسەر میدیایە لە پشت تەلەفۆنێکە من بە خاین دادەنێ بەڵام تەماشامان کرد ئەزمونونەکەیمان بینی چی بەسەر هاتەمە ئەمە زۆر زۆر گرنگە کە مرۆڤی بەعاقڵ بەو شێوەیە تەماشای بابەتەکان بکە بە شێوەیەکی زۆر ئارام تەماشای بابەتەکە لە عاتیفیەت هەڵبێ لە پۆپولیزم هەڵبێ و لە هەمان کەدا لە تەخوینکردن نەترسێ ئێستاکەش حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان مافی خۆیانە ئەوانە 50 ساڵە ئاوارن جێگا و ڕێگایان نییە وەزعیان زۆر زۆر خراپە من لەوە هەمووی تێگەم شەهیدیان داوە برینداریان داوە لەوە هەمووی تێگەم بەڵام ئەتۆ سیاست مەداری ئەتۆ دەبێ ڕێگای خۆت بزانی من بە تەنیا باس لە ئانالیزی دۆخەکە دەکەم ئەڵێن دۆخەکە ئەو هایە ئەتۆش بەپێی ئەوە واقعیەتەکە ببینە و سیاستێک لە بۆ خۆت دابڕێژە و درستی بکە لە جیاتی ئەوەی لەسەر سوسیال میدیا و لەسەر میدیای نەریتی بەردەوام بێ خەڵک هام بدەیت جوێن بە ئێران بدەن ئێران بچوو بکەنەوە ویانش ئەو شتانەی میدیای ئیسرائیل دەیهەوێ بڵایی بکەنەوە لە دواییشدا بڵێ ئێمە متفقی کۆماری ئیسلامی ئێرانین ئێمە هاوسۆزی کۆماری ئیسلامی ئێران ئێمە خوێنمان تێکەڵە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران لە کاتێکدا دژمنایەتیکردنی شیعە دژمنایەتیکردنی عەرەب دژمنایەتیکردنی ئێرانیەکان لە کاتێکی دیکەشدا ئەو هەموو کۆیلایەتیە بکەی کاتی پێشمەرەکانت لێ دەکوژن لێدوانی نێچیروان بارزانیتان بینی من شەرم نەخۆ کردەوە خۆ لێدوانەکەی حەقیقەتە ڕاستی تێدایە و دەبێ وا قسە بکەیت بەڵام کاک نێچیروان بارزانی بەر لەوەی ئەو لێدوانە بدا هەندێک دەمی ڕووداوەکە دابخە بە شێوەیەکی واقعی بێلایەنە نەبا قسە بکەن لەسەر هەردوو لە قسە بکەن کە باسی لێدوانێکی ئیسرائیل دەکەن بە کەسێکی ئێرانی وەربگرن قسەی لەگەڵ بکەن ڕۆژنامەنووسی وایە نایکەنەوە بە تەنیا پۆپولیزم دەی بەڵێ هاوڕێیان سوپاسدانەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون و باش دەزانم ئەو جۆرە قسانە ئەو جۆرە بیرەوەریە مێژوویانە ئەو جۆرە تێک هەڵکێشکردن و بنکۆڵکردن و پێکتر بەستنەوە لە مێدیاکانی دیکەدا نایبینن هەر لە بەوەندی تکاتان لێ دەکەم داواتان لێ دەکەم کەناڵەکەمان بەدەست و هاوڕێیان بناسێن و داوایان لێ بکەن ئەوانیش ببن بە سوبسکرایب سوپاسی هەموو لایەکتان دەکەم کە تاوەکو ئێستا کاتی خۆتان تەرخان کرد و گوێتان لەو باسە گرت ئەمانەی کۆمنتیان نووسی و ئەمانەی پرسیاریان نووسی و ئەمانەی ڕەخنیان نووسیوە و ئەیکەن لە ئایندەدا زۆر زۆر سوپاسیان دەکەم هەتا بەرنامەی ئایندا کاتێکی خۆشتان بۆ دەخوازم هەر شاد و کامەران بن